خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەوەر و گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتێکە کە پەیوەستە بە توانای خوێندکارەکانمانەوە کە باسی خوێندکارەکانمانەکەم خوێندکاری کورد دەڵێم کامیشە و تومانە ئەگەر لە سنوورەکانیش دەربچن ئەتوانن پلە یەکەمیەکان بۆ ئەوێمە بەدەست بێنن ئەمانە چەند ساڵێکە بەردەوامیان هەیە ئەمڕۆ چوار خوێندکارمان لەگەلایە کە یەکیان بەڕێزیان خۆی مامۆستاشە وەرەمان کاتیشە توانیویانە پلە یەکەمی بەدەست بێنن لەسەر ئەو ئاستەی کە خۆیان هەیەیان بۆ هەم لەسەر ئاستی عێراق و وەربەتشت قۆن بە چەند قۆناغێک تێپەڕە بێ ئەم تاقیکردنەوەی ئێمەمانێت لە زاری خۆیان و زیاترشی کردنەوەمان بۆ بکەن کامیشدا کۆمپانیای هواویە کە توانیویانە کاری خۆیان بکەن و بتوانن تاقیکردنەوەکان ئەنجام بن بۆ ئەوەی گەمە زانیاری زیاتر وەربگرین لەوەی کە ئاسی پلە یەکەمیان چۆن بەدەستێناوە لە چ بوارێکا بەدەستیانێنەوە و ساڵی پاریش توانیویانە ئاستە تێپەڕ بکەن ئەمەش لە چاو کۆمەڵی وڵاتی کەیە کە ئەمان چەند خوێندکارێکی نمونەی توانیویانە ئەم چێپڕچەیە بەدەست بێن و بتوانن ئەم قۆناغە سەرکەوتویە بەدەست بێن بۆ خۆشحاڵی و ئێستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئومێد حەسەن ماگرۆک و مامۆستای زانکۆ و هەروەها زۆر بەڕێز کاگەرین ئومێد و هەروەها عەبدوڵڵا تەها و هەروەها ڕەوەس مەنسوور کە ئەم بەڕێزانەش خوێندکارن کە هەر چوارەیان لێرە ئامادەن سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێن من زۆر نەچوومە ناو دیتێڵی بابەتەکەەوە لەبەرەوەی کە لە زاری خۆتانەوە پێمان خۆشی جۆمان لێبێ سەرەتای ئەمە لای تۆ دکتۆر ئومێد با بزانین ئەم چێپڕچەیە چۆن ئێوە توانیتان بەشدار بنتیایە و ئەمە لەسەر چه ئاستێک ئەتوانی ئێوە بەشداری تیا بکەن چ خۆتان چ خوێندکارەکانیش. بەڵێ زۆر سپاس بۆم دەفەتە ڕاستێکی کۆمپانیای هواوی چەند ساڵێکە تەکنیکێکی بەکارهێنا ئەویش ئەوەیە کە پێشبڕکێ دائانێ لەسەر ئاستی زانکۆکان و دوایی لەسەر ئاستی وڵاتەکان و دوایی باتە ڕیژن و دوایی باتە لەسەر ئاستی جیهان باشترین خوێندکار دیاری ئەکات لەوەی کە ئەم خوێندکارە چنین مستوای علمی باشە بە مەجموعەیە مەرحەلەیە تاقیکردنەوە ئەیبات دواییش خەڵاتی باشترین بڵێن خوێندکار ئەوەی کە پلەیەکەمە دەزێنێ خەڵاتێکات و شتێکی زۆر زۆر بەهایەکیانی باشی هەیە یا بە خوێندکارەکە بووی کە وەکو مۆتیڤیشن و هەندانێ بۆ تەلەبەی تر کە بتوانێت بەشداری کات جا ئامانجەکەی ئەوەیە کە دۆزینەوەی باشترین ئاستی زانستی خوێندکارە ینی خوێندکارە دۆزێت و کە ئاستی زانستەکەی زۆر زۆر باشە بووی دوای خۆی سوودی لێوەگرێت بەکاری بێنێتەوە بۆ ئیشە تەکنیکە تەکنۆلۆژیەکانی خۆی ئێمە لەسەر ئاستی عێراق تەمەن پار یەکەم جارمان بوو کە ئاشنابی من پێش بکەیە بەشداریمان کرد و زۆر زۆر خۆشبەختانە لەسەر ئاستی عێراق یەکەم بووین دوایی چوونە سەر ئاستی ڕیژناڵ لەوێ کە لە وڵاتی بەحرین بوو هەر یەکەم بووین دوایی چوونە سەر ئاستی سین و ئەوەی سین بڵین لەسەر ئاستی جیهانە هەموو زانکۆکان لەوێ یەکەمەکان کۆبنەوە تاقیکردنەوەکەن لەوێش هەر خۆشبەختانە یەکەم بووین کە دوو خوێندکارمان بوون ینی ئینجازێکی زۆر زۆر گەورە بوو بۆ کوردستانی خۆمان و بۆ بەتایبەتی سلێمانی و زانکۆی خۆشمان کە زانکۆی گەشتبێدانی مرۆییە ئەم ساڵیش جوتێکی باشمان کرد دەستمان کرد بە ڕاهێنانی خوێندکار هەر لە بیدایەتی هاوینەوە لەسەر ئاستی عێراق بەشداریمان کرد یەکەم جار 20 خوێندکارمان دەرچوون لەسەر ئاستی 90 خوێندکار لەسەر ئاستی عێراق دوای فیلتەرەکرێ بۆ جاری دوم لەسەر ئاستی فیلتەرەکە با بڵین 9 خوێندکارە بەنە ئەچنە کێبڕکی ڕیژناڵەوە کە لە دەروی عێراقە لەو نۆیە چوارمان خوێندکاری زانکۆی گەشتبێدان بوون لە نۆکەش دوای تاقیکردنەوەی تر کرا تەنها 6مان دەرچوین کە لەو 6 چواریان خوێندکاری زانکۆی گەشتبێدان بوون کاتە لەسەر ئاستی عێراق ئێمە توانیمان دەرچین دوای چوونە سەر ئاسی ڕیژناڵەکە مەبەستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستە تقریبا 22 وڵاتە لەوێ کێبڕچێکن لەوێش یەک وڵات دەرەچێت دوای ئەچێتە سین لەوێ کێبڕچێکە خۆشبەختانە لەسەر ئاسی ڕیژناڵەکەش یەکەم بووین کە لە وڵاتی سعودیە بوو لە کۆی تەمەن دوو تراکان هەر تراکیکان سێ خوێندکارە لە دوو تراکە ئێمە کە با بڵین 3-3 بوو خۆشبەختانە لەو 6 خوێندکارە چواریان خوێندکاری خۆمان بوون کە زانکۆی گەشتبێدانی مرۆیی بوون دەرچوین و ئیشەڵا بەشداری ڕیژناڵەکەین لەسەر ئاستی جیهان کە لە وڵاتی سیمەڕێەوە چێت ناوەڕاستی مانگی 5 بێت جا لەگەڵ خوێندکارەکان بەڕێزیشت هەر بەشداریت کردبوو لە پێشبڕکێکەکان باسی مامۆستایان و پێشبڕکێ مامۆستایانیشمان بۆ بکە ئەوەی مامۆستاکە تەمەن تۆزێک ئێمە ئاشنا نەمین بەوە من پار بیستم کە مامۆستاژ دەتوانێت وەکو پێشبڕکێ بڕاتە ناو پێشبڕکێکەوە یعنی هەر لە درێژەی ئەم پێشبڕکەی کۆمپانیای هواوی لەگەڵ خوێندکارەکان لەسەر ئاستی خوێندکار باشی مامۆستاژ هەڵبژێرن پار هەوڵمانان بەشداریکەین بەڵام مجموعەیەک ئاستەنگ هەبوو نەماتوانی
ئەمساڵ کۆنتاکمان کرد بە هەواویە وتیان زۆرمان پێخۆشە لەسەر ئاستی عێراق گەرتەی بەشداریکەن پێمان خۆشە ئێمەش تاڵم بۆ هەواوی عێراق زۆر ینی ئینجازێکی گەورەی بۆ وانیش بەشداریمان کرد لەسەر ئاستی عێراق 4-5 زانکۆ بووین خۆشبەختانە بە باشی مامۆستا من دیاریکرام دوایی لە سعودیە لە وتیان ئەتوانیت بە هەمان شێوە بەشداری ریژناڵکەیت لەوێ 5 وڵاتی سەر ئاستی ریژناڵ بوو 2 مامۆستای سعودی بوو مامۆستایەکی قەتەری بوو مامۆستایکی ئەردەنی بوو کازاخستانیەک بوو لەگەڵ پاکستانیەک بە منەوە کەواتەوە ئازام 7 مامۆستا بووین لەوێژەکەویتە منافسەوە سپاس بەخوا لەوێش هەر وەکو باشی مامۆستا دیاریکرام کە ئیتر لەسەر ئاستی ریژناڵ کە باشی مامۆستا دیاریکرێ ئیتر دوایەوە هەڵسەنگاندن نییە وتیان کە لە مانگی 5 بە فەرمی بانگێشان کردم کە ئەوان باسەکەن کە ئەڵێ ستۆری سەرکەوتنی خۆت شێرەکەی لەگەڵ هواوی ستافی هواوی لە سینە ینی کە من کە لەسەر ئاستی ریژناڵێکم بووم ئیتر منافەسەی تر نامێنێت تەنها لەسەر ئاستی ریژناڵێکەکەمە من لەسەر ئاستی جیهان باشی مامۆستا دیاری ناکرێت ئیتر ئەم یەکەمانەی کە لەسەر ئاستی ریژناڵەکانێکەمە بن ئەڕۆنە سین لەوێ چیرۆکی سەرکەوتنی خۆیان چۆن یەکەم بوون ئەگەڕنەوە بۆ بەشداربوانی ئەو ئیڤنتی کە پیرۆزبایی لە جەناب دەگەین جێگەی شانازیشەوە کوردێک کە بتوانی ئەو پلێت بەدەستێنەوە با بچین لای خوێندکارە کاگەرین ئەگەر مایکەکە وەرگری سپاس بۆ ئامادەبوونتان جارێکتر پیرۆزباییتان لێکەین و دەستان خۆش بێ لەگەڵەوەی کەەوە ئەرچێکی خوێندکاری و زانست وەرگرتنتان هەیە لە نێو زانکۆکەتانە بەڵام هەوڵێکی ترتانەوەکو دکتۆر ئاماژەی پێ بەو هەموو قۆناغە سەختانەیە تێپەڕەبیت کە هەمووی فلتەری خۆی هەیە و هەمووی تاقیکردنەوەی قورسە وەکو خوێندکارێک تۆ چۆن خۆت ئامادە کرد بۆ ئەم بابەتە کە لەگەڵ کۆمپانیای هواویە بتوانانی بچیتە قۆناغەکانی سەرکەوتن وەکو دکتۆر باسی کرد ئێمە لە هاوینەوە کۆمەڵ هەوڵێکی باشمان نابوو خۆ ئامادەکردن بۆ تەواوی کۆرسەکان بە وەرگرتنی دەرس و با بڵێن وانە خوێندنەکانمان لەگەڵیانە پاشان وەرگرتنی کویزات و هەنێ وەکو تێستکردنی خۆمان کە باش چۆنین لە ئاستەکە ینی چۆنین لەو وانانی کە خوێندومانە پاشان ئەوەی کە ڕیجستەرمان کرد و خۆمان تۆمار کرد لە وێبسایتی هواویە لەوێش کۆرساتێکمان وەرگرت کۆرسەکان هەر هەمان کۆرس بوون کە دکتۆر بۆی دانابووین ئێمە دەستمان کرد بە سایکردن لە کۆرسەکانە پاشان بە چەند قۆناغی تاقیکردنەوەکان وەک باسمان کرد قۆناغی یەکەم و دووەم ئۆنلاین بوو لە باڵێن لە ماڵی خۆمانەوە وەڵامانەیانەوە قۆناغی سێمیان ئۆنلاین نەبوو لێرە کردمان لە ئۆفیسی سەرەکی هواوی کە با بڵێن ئەم قۆناغە وەکو پلەبەندیە بوو بۆ ئەوەی کە بزانین چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستە ینی پێوەرێ بوو بۆی کە سەرکەوین بۆ ئەو قۆناغی سەر و ئاسیای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە خۆت لە چ بەشێکە خوێندکاری من قۆناغی چوارەمی بەشی تەکنۆلۆژیای زانیاری زانگۆی گەشەبێدانی مرۆڤی باشە خودی پێشبڕکێکە تایبەتە بە تەکنۆلۆژیاوی کە کۆمپانیای هواوی ڕێکخستە بەڵام زیاتر تیشکە خرێتە سەر چی تیشەکان چۆنە بۆ نمونە تۆ ئەبێت لە بەشێکی کۆمپیوتەر بیت باڵین تەکنۆلۆژیا بیت ئێمە لە دوو تراکی جیاوازن تراکی کلااود و ترای کۆمپیوتینە کۆمپیوتین زیاتر بابەتی کۆدین و داتابیس و ئەم بابەتانەیە کلااودیش کاگرەوەست وەکو بەشداری کردووە لە تراکی کلااودایە من و کاغادوڵاش بەشداری بە تیم و بە گروپ ئیشتان کردو ئێوە بە تاکیە سەرەتا بە تاکیە با بڵێن ئیمتحانی یەکەم و دووەم لەسەر خودی خۆدا ئەکەێتەوە دوای ئەوە کە سەرکەوتی لە ئیمتحانی یەکەم و دووەمە بۆ ئیمتحانی سێم کە هەم نەزەری هەم ئەمەلیش هەیە تیۆری پراکتیکیە ئەو کاتە بین بە تیمی سێ تەلەبەی زۆر باشە با بچین لای کاک عەبدوڵڵا وەکو کاگەرین ئاماژەی بەو بابەتانەیە کە سەرەتا دوو کویزەکەن دوو ئیمتیحانەکەن ئەنجا دوایەوەی تر بێ بە کاری تیمۆرک ئێوە پەیوەندیتان تا چەند لەبێ لەگەڵ دکتۆرە یاخود لەو کەسانەی کە ئەزمونیان هەیە و ئەزانن ڕێگاکان چۆنە بۆی کە ئاسانکاری بێ بۆی کە ئێوە بتوانن بە باشی خۆتان ئامادەکەن سەرەتا زۆر سپاس وەک کاگەرین باسی کرد بەدەل لەو کۆرسانەی کە هواوی لە وێبسایتەکەی خۆیانە بۆی داناوین ئەو خوێندکارەی کە لە زانکۆ گەشەبێدانی پار و خوێندکارانی کە پار یەکەم بوون کۆرسێکیان بۆ کردینۆم هاوینە کە لەسەر سێرڤەر دانرا و هەموو کەسێک دەتوانێت بتوانێت ئەو کۆرسانە بخوێنێ ئێمە بەدەر لەو کۆرسی هواوی ئەو کۆرسانەشمان خوێندووە کە
تەلەبەکانی هواوی تەلەبەکانی زانکۆ گەشەبێدان کە ئێستا لە هواوی دامەزراون ئەوان توانیویانە پێشکەشی بکەن و کۆرسەکە بڵێنەوە. ئێمە ئەو کۆرسەشمان خوێندووە و لەگەڵ ئەوەشە هەڵماناوە بە بەردەوامی لەگەڵ دکتۆر ئومێدا کۆنتاکتمان هەبوو و یعنی لەشی ئاسیەکەین و تاکوێ سعیمان کرد و تاکوێن هێناومانە. ئاسان یعنی نەماتوانی بگەین بەمە و بە بەردەوامی لەگەڵ دەرزی زانکۆی خۆمانە هەڵمانیاوە. وەک کاگەرنیش باسی کرد وەکو بارودۆخ، ئایا بارودۆخەکە بۆ بەڕێزت وە کەسێکە بوون لە سعودیەوە بەشداری کردبوو لە یەک ئاستا بوو ئیمکانیەتەکانتان وەکو یەک وا بوو یان ئێوە گرفتان هەبوو؟ وڵی عادەتەن یعنی ئێستا بۆ منە ئەو لە وڵاتی خۆیەوە ئیمتیحانەکات، ئێمەش لە وڵاتی خۆمان و ئیمتیحانەکەی بەڵام عام پرسیارەکان ئەل لەسەر یەک شێوازە و یەک شێواز پرسیاردانرێ. مەبەستم پرسیار نییە، ئێستا تۆوتت کۆرسستان وەرگرتووە لە پاڵ کۆرسەکانی دکتۆر ئۆمێد هواویش کۆرسی بۆ کردوونەتەوە، بەس وەکو ئیمکانیت وەکو ئەوەی کە پێویستی بووە بۆی کە بەشداری بکەن لە تاقیکردنەوەکان کامڵەن بە تەواوەتی ئیمکانیەتەکانتان لە یەک ئاستا بووە هاوشێوەی هەر کەسێ بوو کە لە قەتەر و بەحرینەوە بەشداری کرد یان لانێ بە حکومەوەی ئێوە لە کوردستانەوە بەشداریتان کرد تا ڕادێک ئاستنتان زیاتر بۆ دروست بوو بێت؟ وڵا تقریبن یعنی ئێستا لەوە چ ئێمە زۆر ئاگامان لە ئیمکانیەتی ئەوان نەبێت کە چۆن کۆرس و شتەکانیان خوێندووە، بەڵام ئێمە تا ڕادەیەک باش بووین توانیمانە یعنی کاتە ڕازین بەگشتی بەڵێ لەخوا بە یارمەتی دەری دکتۆر و ئەوان یعنی کە کۆرس زۆر یارمەتیان ناوین و لەگەڵمان نابوون وەگوتم خوێندکارانی پاریش ئەر لەگەڵمان نابوون و سعی و لەگەڵ ئەوانان لازمونەوەی ژێر دەست خۆش بێت دواتر ئەو پرسیارێکین لە دکتۆر بزانین پاڵپشتیەکان تا چەند گرنگە بۆی کە ئەمان بتوانم بەم خۆناغی بڕۆم بەچین لایکە ڕەوەس زۆر بەخێر بێ سپاس بە ئامادەبوونت پیرۆزبایش لە جەناب دەکەین. من حەزەکەم و پرسیارت لێکم خۆ ئامادەکردن بۆ ئەم تاقیکردنەوەانە بەدەر لەوە تۆ خۆت خوێندکاری و ئەرچی کەوت لەسەر لەوانە دکتۆر باش بزانێت لەوانێت لە زانکۆکە تا پێویستەکاتەوە وانەکانی تریش جێبەجێکەی تا چەند کاتت دانابوو بۆی کە لە مەشا بەشداربی ڕاستەوت لە هاوینە خۆمان ئامادەکردووە کاتیشە دانابوو بۆ زانکۆکەی خۆ کە بتوانی هەردووشی بەیەکەوە نەل هیچیان گرفتێ نەبێت و بتوانانی سەرکەوتنیشیتیان بدەست. سەرەتا سوپاس بۆ بانگشتکردنتان بە ئەکید ئێمە کاتێکی کاتمان دانابوو هەم بۆ زانکۆش و هەم بۆ ئەو کورسانی کە لەلایەن هوایی بۆمان دابین کراوە. ئێمە هاوین لەلایەن مامۆستا عەبدوڕەحمانەوە کە خوێندکاری هەر زانکۆی گەشتپێدانی مرۆی بوو بەڵام ساڵی پێشوو بەشداری کردبوو سوپاس بۆخوا نەتیجەیەکی زۆر باشیانە بوو، یعنی زۆر هاوکاریان کردین. ئێمە کاتەکانماوە دانابوو هەم بتوانین هەم لە زانکۆ دانەبڕین و هەم پشتوانین لە هواویان نەتیجەیەکی باشمانە بێت. ینی سوپاس بۆخوا ئێمە کە لە هاویندا ینی بەرهەمێکی زۆر باشمان کۆ کردەوە بۆی کە لە کاتی دەوامان زۆر کێشەمان نەبێت. بۆ سوپاس بۆخوا زانکۆ هەم لە ڕووی معنەوی و هەم لە ڕووی مادیەوە زۆر هاوکارمان بوون، ینی هەر فەراغێکمانەوەی بۆ بەیان پڕکردینێتەوە بۆی کە کاتەکانمان تێک نەچێت و بتوانین نەتیجەیەمان سەرکەوتوو بن. دکتۆر من یەمە لای جەنابەت لەگەڵ ئەوەی بەڕێستان و خوێندکارانەش بێگومان پاڵپشتی ئەوێت تێچووی ئەوێت ڕۆشتنی ئەوێ بۆ وڵاتانە زانکۆکەی خۆتان یاخود چێ پاڵپشتان بۆ بۆی کە بتوانن ئێوە زانستەکەتان پێە کیویزەکانیەوە ئەنجامیان بەڵام پێویستیشی بەوەی کە ئێوە پاڵپشتان بنن کۆمپانیای هواویە یاخود چێکە لەگەڵ ئێوەیان. بەڵێ وڵاتجا پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزبەوە پێم خۆشە ئێمە خوێندکاری تیشمان هەر دەرچوو بوو چوار خوێندکارن بەڵام بەداخۆبووی نەکرا ئەمڕۆ بێت ئاماژێ بۆ ناوی ئەو یەکێک بوو لە خوێندکارە دەرچووەکان کە بەداخۆ ئەمڕۆ نێتوانی لێرە بێت ینی پێم خۆش و کە باسی ناوی بێنم. ڕاستێکی سپاس ینی بۆ سەرۆکاتی زانکۆمان کە من لە هاوینەوە پرۆپۆزاڵێکم تەقدیمی سەرۆکاتی کرد بۆی کە ئەمەوێت لە هاوینە ترینینە بەم خوێندکارانەکەم و پێویستەکە سایتێکی تایبەتمانە بێت شوێنێکی تایبەتمانەیە بۆی کە ئێمە بتوانین سایی بەم خوێندکارانە بکەین و ئامادەیان بکەین. هاتین وێبسایتێکی تایبەتمان دروست کرد لە زانکۆ خوێندکارەکانمان لە ناو وێبسایتەکە تۆمار کرد مجموعەی خوێندکارمانێک کە پار ئاسێکی زۆر باشیانە بوو هەر ئەو خوێندکارانم بەکارهێنایەوە بە سەیکردن بەم خوێندکارانەی تر دەستمان کرد بە محازەرە وتنەوە بە خوێندکارە تۆمارکراوەکان تەمەن ئێمە سێ تراکمانەیە کلاودە کمپیوتینە نێتۆرکە لە هاوینە و ئامادەمان کردن لەسەر سایتەکە محازەرەکانمان دائەنا تەمەن ئێمە شەوانە بە ئۆنلاین میتینمانە کرد ئەگە پێویستی کرد هاتینەوە بۆ زانکۆ بە ئۆنلاین میتینمانە کرد محازەرەکە شەرحەکرا دوای ڕێکۆردمانە کرد لەسەر سایتەکە دامانەنا خوێندکارەکەی توانی دوایی لە ماڵەوە بخۆی
پلی بکاتەوە گوێی لێ بگرێتەوە لە دوایەوە هەلڕگی ئەو سایتە تایبەتەوە ئێمە کویزمانەکردن ئەسایمنتمان پێیان بە کورتێکی ئامادەمان کردن هەتامان گینۆ بە مەزبوطیم تەلەبانە ئامادەکران لەمان گینۆیان تەمەەن هواوی خۆشی کۆرساتی هەیە بەڵام ئێمە هەر ئەو کۆرساتانە بوو بە زمانی کوردی پێماوتن لە سایتی هواوی خۆی بە زمانی ئینگلیزی هەیە ئێمە بە زمانی کوردی بە مەزبوطی خوێنکارەکانمان ئامادەکردن لەمان گینۆوە دووبارە تۆمارمان کرد لەسەر سایتی هواوی خۆیان لەوێ جەستیان کرد بە ساییکردن بەڵام لەبەری کە بناغێکی باشیانە بوو لە هاوینە زۆر باشتوانیان کە هەزمی محازڕەکان کەن لە دوای ئەوە ئەم سەفەرانی کە ئەکرێت تێچووی سەفەرەکان هەمووی لەسەر با بڵین لەسەر هواوی خۆیەتی خۆی دامیەکات بەڵام سوپاس بۆ زانکۆش کە ئیجازی بە تەلەبەکاننا ئێمە لەو مەسافەیان خوێنکارانە دەرزیانەیە کویزیانەیە امتحاناتیانەیە توانیمان کە لەگەڵ زانکۆیان ڕێککەوین کە لەو ماوەیە قەرەبووی خوێنکارەکان کەینەوە تەمان ئەو ماوەی کە ڕۆشتن دەروی وڵات ئێمە لە زانکۆ دەوام بەردەوام بوو بەڵام سوپاس بۆ زانکۆ کە توانیمان بەرنامەیەدا بڕێژین کە مامۆستاکان دوایە کە هاتنەوە مامۆستاکان بتوانن قەرەبووی ئەو وانانەکەکەنەوە کە لەو کاتیا خوێنرا و ئەمان لێرە نەبوون. باش دکتۆر ئۆمێد لە ئێستاەوە ئیشەڵڵا پێشبڕکەی کۆتاییتان لەبەردەمایە مانگی چەند بەڕێوە ناوەڕاستی مانگی 5 ساڵی چۆن خۆتان ئاماداکەن بۆ قۆناغی کۆتایی خۆی قۆناغی ئەخیر قۆناغە سەختەکەیە ینی لەوێ بابڵی تاقیکردنەوەکە بابەتی تیۆری وەلاوەندرێت هەمووی بابەتی پراکتیکیە قۆناغە سەختەکەیە بێ لە مانگی ئێستا حاڵی حەزر ئەمان لە تاقیکردنەوەی کۆتایی سمستران یعنی تا 15 ڕاستیکەی ناتوان هیچ سایە بکەن لەو بابەتانەیە ئەبێ مەشغوڵی تاقیکردنەوەکانی خۆیان بن ئیشەڵا بەرنامێکمانەیە کە لە دوای مانگی یەکەوە لە پاش کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانی کۆتایی سمەستەر ئیتر بێت دەستکەین بە ئامادەکاری بەوەی کە وانە پراکتیکەکان دووبارە شیکارکەینەوە بڕێنەوە بەسەر وانە پراکتیکانە ئامادەکاریکی باشی بۆ بکەین بۆ مانگی 5 کە تقریبا 4 مانگومیمان لە بەردەسا ئیشەڵڵا ئەستەکەم بتوانین ئامادەکاریکی باشی بۆ بکەین ئێمە یوای سەرکەوتن زۆر سپاسین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر چێگەی شانازین بۆ ئێمە ڕاستی دڵخۆشین کەوە لە چاو هەموو وڵاتانەیە کە وەکو هەر ئاماژەی پیالەوانەی ئەوان لە ڕووی مادی و معنیویشەوە زۆر زیاتر بن بەڵام تواناکەی ئێوە ماشەڵاتان لێبێ چاوەڕێی مانگی 5 شەکەین من یەک شتێ پێم خۆش ئاماژی پێکەم زانکۆی ئێمە با بڵین بەشی تەکنۆلۆژیای زانیاری تقریبا 180 خوێنگاری با بڵین ئێمە دوو بەشمانێ بەشی AI بەشی تەکنۆلۆژیای زانیاری بە هەمومان تقریبا 220 تەلەبەیەکین 230 خوێنکارێکین ئێمە کە ڕۆشتینە وڵاتی سعودیە زانکۆی لێ 6,000 تەلەبەی هەیە هەر لەو بوارەیە با بڵین هەندسی کۆمپیوتەریان هەیە ئایتیانێ ئەیان هەیە زانستی کۆمپیوتەریانەیە قسمی مەجموعەی قسمی زۆریان هەیە کە بینیان ینی لەو منافسی باشترین مامۆستاکە هەڵەبژێرێت ینی من کە باسم کرد ژماری خوێنکارمان تقریبا 200 خوێنکارە 200 خوێنکارە زۆر معجب بوون باش وتیان ئێمە زانکۆمانەیە زانکۆی مەلیک سعود وازم 6,000 خوێنکاری هەیە ئێوتیان چۆنێ بێ ئێمە لە 6,000 خوێنکار تەنها خوێنکارێکمان بۆ ڕیژناڵ دەرنەچووە ئەمە چۆن کراوە ئەنی کە من باسی ئەو ستۆریەم کرد کە ئامادەکاریمان کردووە پێش ئەو هەنێشتم باس کرد زۆر معجب بوون بەڕاستی دەستان خۆش بێت بەڕاستی مەجێگەی شانازیە لەسەر مون بارودۆخە کە هەمومانی تایە ئەژین ئێوە بتوانن مێشکتان فراوانکەن و کە وڵاتێکی سعودیە لە هیچ شتێکیان کەم نییە بگرە هیچ کێشەیەکیشیان نییە بەڵام ئاستەکەیان نییە بەس ئێوە سەرکەوتبوون دەستان خۆش بێ سپاس بامەدەبووتان زۆر خۆشحاڵ بووی چاوەڕێی مانگی 5 شەکەین یەکەم لێرە هەمیسان میواندارەتە دەستان خۆش بێت سپاس